دم باش تماشاوان گله کجا پرسکا ایروکو گله گرمه دناوا کردستان دا پرسا بودجه کو بودجه سرارای کو پیتری شش ماهانه جه دم خواه یاسایی کو بیتا پجراندن پاش کد دن هاج دا لپارلمان کردستان بگرمی گوتو بیش لسر وی بودجه تی تکرینو او نرینو بوچن انجی آواز لپارلمان کردستان لپیبونه جوانا فراکسیون اپوزیسیون فراکسیون کردستانی کو هر دو که هجن فرمانروا پارتیان فرمانراین هرما کردستان پیک دینه و فراکسیون زورینه لپارلمانی بگم و دیگر فراکسیون دنین اپوزیسیونه مینا فراکسیون یگرتو کمال آینده گوران لسر پروژه بودجه ای سال یاری ما کردستان ناکوکینو نه گله جاران کو این دمیزن دنابا چپمنیه دا راگهاندنین دش هفدو بالاف دکن و کو لیستا کردستانی لدیجی داخوانی لیستا انکو بالاف کریه کا لیست فراکسیون اپوزیسیونه هر وها برسوالی لیست اپوزیسیونه جی که برانبر داخوانی لیستا کردستانی لپارلمان کردستانه دنهاج دا به گرمی بحث پجراندنا بودجه هرما کردستان و گوتو بیش لسر نواروکا پروژه اساسی بودجه هرما کردستان کل پارلمان کردستان نها بگرمی گوتو بیش نکردن و گله بچونو نرینن جدا هنه جوانا دبین بودجه ای سال گلک کلین گلک والاهی تیدانه و به نارونی و ناشفافی هاتیه و او دهاتین هرما کردستان کو بحث دیکنه کو پیویس نهاتیه و گلک خارجی گله زیاده کرنه و بگو من رأی برانبر جایه بله برزن توری امرو مال لسر بودجه هرمی کردستان لنوان پسند کردن و پسند نکردن عال نوان تی پاراندن و هرشی خو پیشاندن بگو من امشی که بابت گرینگکانی روجف که باست دوای کرد که ملک چالاکیان و روزنامه‌نویس لکردستان باست دوای که نکر ام پروژه اساسی بم کلین و بم کشان و که خویان آلن در باز به او خو پیشاندن نکن هر بها یکی که اندامانی فراکسیونی گوران لپارلمانی کردستانیش بو یکی که مال پر کردیا کان آله امش پشتیوانی او خو پیشاندن نکن ولی با زیاتر لسر ام پرسه زانیاری من هبه استا پیامنر من لهولیر لتلاری پارلمان که فرمان لگن منه بله فرمان هم کاتو باش باز هکر استا روش چونه گوتو بیجن پیمایه استا کبونوکانی پارلمان دیسانه ولی سر پروژه اساسی بودجه دستی پیکردوه لاستا دا روش لپارلمانی کردستان چونه بەڵێ دیارە درێژەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەربارەی بودجێ ئەم ساڵی هەرێمی کوردستان بەردەوامە و وەکەوەی کە لە یازدەی مانگەوە دانیشتەکان دەستی پێکردووە تا ئێستاش گفتوگۆکردن دەربارەی هەردوو راپۆرتی لێژنەی دارایی و لێژنەی وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان بەردەوامە دیارە ئەمڕۆکە کاتژمێر بەی بەیانی پێش دانیشتەکەی پەرلەمانی کوردستان دەست پێکردەوە دواتر سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ پشودان بۆ پەرلەمان داوای کرد کە دانیشتەکە دوا بخرێ بۆ کاتژمێر 4 ماوەی نیو کاتژمێرە دانیشتەکە دووبارە دەست پێکردەوە ئەوەی کە تێبینی بکرێت دیارە زۆرترین لە ماوەی ڕۆژی ڕابردوودا زۆرترین سەرنج و تێبینی پێشنیاز لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە پێش ئاراستەی یاخود بڵێن ئاراستەی هەردوو وەزیری دارایی وەزیری پلاندانان کە و ئەوەی کە جێگای تێبینی و پەرلەمانتاران ئاماژەی بۆ دەکەن و تاکیدی لەسەر دەکەنەوە دیارە بەجێ هەرێمی کوردستان لەم ساڵیشدا بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو نەتوانراوە کە بە شێوەیەکی پلانێکی تۆکمەدارەژرا و حکوومەت هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ ئەو پرسەدا بکاوە بە جۆرێک لە بجێ ئەم ساڵی حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵێک کەڵێنی یاسایی تیابەتی دەکرێت لەوانەش دیارە زۆر بله کای فرمان هر دو فراکسیون هم پارتا فرمانرواکان فراکسیونەکانی اپۆزیسیۆنێکی تورمەبارەکەن لەسەر پروژه اساسی بودجه هەروە فراکسیۆنی کوردستانی ئاڵێ ئەو دەستقۆتانەی مێزەکان لە یازدەی ئەمانگە لەلایەن پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆرانەوە پلانێکی دارەژرا و پێشێستا بۆ ناشرینکردنی بودجێ ئەم ساڵ بێگومان لیستی فراکسیۆنی گۆرانی شاڵێ ئەم بودجێ لەبەرەوە کەڵێنێکی زۆری تایە گەندەڵیەکی زۆری تایە لەبەرەوە ئێمە تاکید لەسەرەوەکەن کە نابێ بەم شێوە دەرباز بێ ئەو داخوانی لە بوو چاپەمەنی بەڵاوکەنەوە ئەم فراکسیۆنە ئایا لەناو پەرلەمان لەناو ئەجوای پەرلەمانی قاشی ئەوان بە چ ئاراستەیەکە دیارە لە سەرەتای دانیشتەکەدا کە لە سەرەتاوە لە یازدەی مانگەوە دەستی پێکرد دوایەوەی بەرنامەی کاری دانیشتەکە دەربارەی بودجێ ئەم ساڵی حکوومەت هەرێمی کوردستان لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە داوای لە وەزیری دارایی کرد کە راپۆرتی لێژنەی وەزارەتی دارایی بخوێنێتەوە ئەو بوو فراکسیۆنی گۆران تێبینی سەرنجیان لەسەر راپۆرتەکە هەبوو و لەسەر بودجێ ئەم ساڵیش هەبوو داوایان لە وەزیری دارایی کرد کە لێپێچینەوەی لەگەڵ بکریا فڕۆنکردنەوە بداتن دەربارەی ئەوەی کە لە بودجێ ساڵانی ڕابردوو 2010 و 2011دا کۆمەڵێک کەموکوڕی تیابەتی کراوە بەڵام تێپەڕێنرا
بۆیە داوایان لە وەزیری دارایی کرد کە ڕوونکردنەوە لەو بارەیەوە بدا. دواتر سەرۆکی پەرلەمانی کوردستان داوای کرد کە دوای تەواوبوونی راپۆرتی لێژنەی وەزارەتی دارایی ئەنجا پەرلەمانتاران و فراکسیۆنەکان ئەتوانن سەرجەم تێبینی و سەرنجەکانی خۆیان بخەنە ڕوو، بەڵام ئەوان چاوەڕێی ئەوەیان نەکرد و بە کوتانی سەرمێزەکانیان دیارە بە بەردەوامی باڵێ کای فەرمان. بەڵێ فەرمان محەممەد پەیامنەرێ نارتی لە شاری لێرەوە بەرەزان کۆمەلەیەکی زانیاری لەسەر کوبوونەوەی پەرلەماندا گەلێک سوپاس لە کاتی داهاتوە بێگومان لە هەر زانیاری و پێشاتە لەسەرەوە ئەو بابەتە پێکەوە بین. بەڵێ بەرزان ئێستاش لە خزمەت وەرگرتنی سەرنجیەوە دەن لەسەر ئەم پرسە زۆر هەستکارەیە کە لە ئێستادا لە ڕۆژەوی پەرلەمانی کوردستان گوت و بێشەکرێک کە بێگومان ئەمە پەیوەستە بە ژیانی گشتی خەڵکی کوردستانەوە. تا ئێستا سلفی عقار سلفی زەواج ڕاوەستێنراوە لەبەرەوە پرۆژە یاسای بودجێ هەرێمی کوردستان بۆ 2012 پەسەند نەکراوە. ئەمە 6 مانگ زیاتریش لەسەر کاتی یاساییەکەی دەرباز و بێگومان بۆ ئەمساڵ کەمتر لە 6 مانگمەوە. ئایا کاریگەری ئەمە تاچانە بێ؟ ئایا ئەو گوت و بێژێ لە پەرلەمانی کوردستان بەڕێوە چێ؟ ئێوە هەسەنگاندنتان بۆ چییە بەڕێزان؟ بەڵێ هێمن لە هەولێرەوە یەکەم پەیوەندیشمان. بەڵێ کاکێ من کاکێ من فەرموو. بەڵێ کاک هەکاری بەڵاسی ئەم بەڵاسی من پێم خۆشە وازەوە کەم کە مەسەلەی بوو دەست مۆزوعی زۆر گرنگە پێم خۆشە، ینی کەناڵی NRTش زۆر گرنگی پێ بدە بەڕاستی لەبەرەوەی کە زۆر گرنگە خەڵکی کوردستان بزانێ ئەو بودجێ چۆن دەدزرێت و چۆن پارەکەی تەخشان و پەخشان دەکرێت بەسەر بەرپرسان خۆیان. وە شتێک کە زۆر گرنگە کاکە من پێم خۆشە باسی کەم بەرپرسان سەرۆکی هەرێم بەرپرسی سەرۆکی حکوومەت هەر کەسێکە باز زۆر دەکەن کە مالکی غەدر لە کوردەکە مالکی دیکتاتۆرە بڕوات هەبی مەسەلەی دزینی بووزە هیچ فەرقی نییە لەگەر ئەو دیکتاتۆری مالکی بەکاردێنی لەبەرەوەی هاوڵاتی ئەگەر مالکی غەدرمان لێکە عەرەبە بەڵام ئەوانە کوردن غەدرمان دەکەن پارەمان دەدزن ڕۆژی ڕووناک ئەو پارە زۆر دەدزن بەڕاستی خەڵک حەق قبول نەکە ئەو شتەیە، یعنی دزینی پارە یەکسانە بەڕاستی بە مۆزوعی ئەوەی کە مالکی دیکتاتۆری بەرامبەر کورد بەکاردێنیتن. ئەوانە دەردەخەکە ئەوانە ڕووزەردن ئەوانە ڕوونەشن درۆ دەکەن و هیچ مەسلحەتی کوردیان ناوێ و هیچ مەسەلەی نەتەوێتی هەمووی لە پێناو دزینی ئەو پارێکە خۆیان باسی دەکەم بەڕاستی. بەڵێ کاکێ من سپاس بۆ سەرنجی تۆ باخەوان لە شاری سلێمانی. بەڵێ جان ئێوارە باش باشتر زۆر سپاس عەفو. من پێم وایە بەڕاستی دیارە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە ئەوەی لە نزیکە و متابعەی ئەو کەناڵی هی پەرلەمان بکا کە من پێم وایە کەناڵێکی سەربەخۆش نییە، چونکە لە بودجێ یاسای بودجێ مساڵی هەرێمی کوردستان کەناڵەکە دەرکەوت کە کاتێک کە باوڵێن بەگشتی زودنەوەی ئەو معارەزەی هی گۆڕان لە پەرلەمان بەردەم مێزەکانی خۆیانە ئەکوتاوە زوومی کامێرەکە لەسەر بەس وەزیری دارایی بوو بەڕاستی لە کاتێک شتێکە گەورێژن بێ زوومی کامێرەکە لەسەرەوە بێ بەس بەها حاڵ پێ خۆشە لەسەر بودجەکە قسە بکەم. بودجێ مساڵی هەرێمی کوردستان من لە نزیکە و متابعەکە من پێم وایە کەم و کوڕی زۆری تایە و پێداچوونەوەیەک بۆی ئەو راپۆرتانەی کە لە ژووری بزودنەوەی گۆڕانە دەرەچێ ئەوانە کە ئینسان ئەگە بیەوە بەڕاستی جارێک چاو بەو راپۆرتانە بخشێنێ ئەبینیت کە سامانی هی هەرێمی کوردستان بە هەدەردانی زۆری تایە و چەند کەسێک بەڵێ کای باخەوان. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەرزان بۆ جێ پێشنیارکاریی ساڵی 2012 حکوومەتی هەرێمی کوردستان کۆژمەکەی بەڕەکەی 15 تریلیۆن و 245 میلیارد و 797 میلیۆن دینارە لە ڕێژەی بەڕەکەشی 10 تریلیۆن و 745 میلیارد و 797 میلیۆن دینار بۆ خەرجیەکانی بەکاربردن تەرخانکراوە و بری 4 تریلیۆن و 500 ملیار دیناریش بۆ خەرجیەکانی ڕێژەوە بەرهێنانواتە خەرجیەکانی بەکاربردن سیلاک لە 1.5 خەرجیەکانی ئەوە بەرهێنانیش لە 129.5 هەروەها 2 تریلیۆن و 44 میلیار و 847 میلیۆن دیناریش کورتی هێناوە بۆ جێ ئەمساڵ یا حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەکر لە شەمامک کای بەکر فەرموو. لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لەبەرەوەی ئەو بودجەیە هەتا العام دەزانیتیا ژیانی خەرێک لەسەر ئەو بودجەیە هەتا ئاخاری هەتا مەسەلەی بازار دەچێ بازار لەو بازارە گەورە و گرانەیە شتێک بەکڕین نایە کابراایەک ئەو ڕۆ دەچێ بازار دینارش لە بەرسیدانیە. بەڵێ ئێدە وەڵی ئەوە شتە غەدرە بەڕاستی غەدر لە ملەتی کورد دەکەن هەموو لایەک والله حقیقت خوب شاردانشتی گەورە هەیە بەڕاستی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ کاک بەکر سپاس بۆ سەرنجی تۆش مستەفا لە دووکێ کاک مستەفا کەرەمکە. الو مرحبا سەرچاوا باشی برا ئەس باشم سپاس برا سەر برجە میزانیە بەڵێ
برامانه هر او اپسیونه نهالتن میزانی عودی بودجه بیتا پسند کرن دستا او نخلاق اندام پارلمانه دست خال میزاد دنو او نهال پسند بیتن لأوان هيجت هي ودبيجن نافا في بروجي سايدا كالينو فالاي جندالين زورنا تيكدن وكي بوليت كان اون بودجه تاخير كانوا اون فوزيت كانوا اون تيكدر او جندالن او يقابل قد جندالن ذات شو او جندالن بله كاي مصطفى سباس بوسرنجا تجي احمد لكم تمالوا كايك احمد فرمو الو بله. خوشی برنامه لێگەم قالك سباس من ئەلێرە ئەمێ بە دەسەڵات بڵێم ئەوە بۆ هەشت مانگەچێت بودجەی تاخیرکرۆ بۆچی تا ئێسەیەک ڕوونکردنەوەیکی بەڵام کاک مستەفا لە دووکە وەلا ئەوە خەتای ئۆپۆزیسیۆنە خەتای ئەوانە کە بودجە پەسەند ناکەن و کێشە دروستەکەن ئێخۆ بۆ ئۆپۆزیسیۆن دەسەڵاتی بەدەستەوە نییە بەڵام لە پەرلەمان چییە سەرۆکی حکوومەت چییە ئەو باسی پارلەمانەکە من تا ئێسەیشم بە حکوومەت نەبووە تێگەی لەم ماوەیە سلفەی ئەقارم ڕاکێشاوە لەگەڵ سلفەیزەوە ئەوە هەشت مانگە بێت من چاوەڕێم زۆر مەمنونیانم دەستیان خۆش بە بەهار نەیدەن تێگەی ئەوە بزانم بەڵێ بەڵێ کاک ئەحمەد سوپاس بۆ سەرنجی تۆ شوان لە بازیان کاک شوان فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت دەست پێشەکی دەستخۆشی و بەرنامە جوانەتان لێ یەکەم زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بن بەڕێزان بەنسبەت بودجەوە بەڕاستی ئەمە یەکەم جار و دووەم جار نییە کێشەی لەسەر نەبێت و دواخرێت و هەندێک جاریشکەیەتەوانێ 6 مانگ دوا ئەخرێت و دیسانەوە گاتە پەرلەمان و برادرانی دەسەڵات ئەم دوو حیزبە دەسەڵاتە دیسان دەسەکەنەوانێ بە قسەی ئەوەی کە کوایە مەقوتی خەڵکە و ئەمە بۆ بەرژەوەندی هەموو دوان نەخرێت باشە هیچ چەند وەختی تر بۆ دواخراوە بۆ قسە ناکەن ئەیەم هەموو کەم و کوڕیە لە بودجا هەیە و بە هەردەدا ئەڕوا ئەی بۆ کوێ ئەچێ ئەی بۆ باسی ئەوە ناکەن بە ڕۆژە لە ڕۆژان لەو سەرکردانی خوان لەو مەسئولانی خوان بپێچنەوانێ ئەمانە هەمووی پارەی میلەت نییە ئەمانە هەمووی بەڵێ کاک شوان ژەمدی خەڵک نییە بۆچی وای لێ ئەەکەن لەگەڵ ڕێزمەیە بۆ هەندێک کەس کە دیفاع لەم دوو دەسەڵاتەکە کە بێویژدانانە بێ زەمیرانە دیفاعەکە کە ئەم بودجەیە بۆکو ئەڕوا بۆکو ناڕوا هەمووشمان ئەزانین بۆیە من زۆر داوا لە برادەرانی ئۆپۆزیسیۆنەکەم بۆ دەستخۆشیشیان لێ ئەەکەم کە بەڕاستی بەردەوام بن نێڵن ئەم جارە بە هیچ شێوەیە بودجە تێپەڕ بێ زۆر مەمنویان بەڵێ کاک شوان سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش هێژەیان بودجێ پێشنیارکردیە ساڵە 2012 یاریما کوردستانی کۆنەها لە پارلەمانی کوردستانی تێنیقاشکردن 12 تریلیۆن و 245 ملیارد و 797 ملیۆن دینارە لەوێ ڕێژەژێژە سەدێ 7.5 بۆ خەرجێن بەکاربردنەیە هەروە سەدێ 29.5 تەنێ بۆ خەرجێنە بەرهێنانەیە ئانکۆ ئێستیسمارەیە هەروەها 2 تریلیۆن و 44 ملیارد و 847 ملیۆن دیناراژی بودجێ ساڵ یاریما کوردستانی کورد ئانیە هەروەها لە ساڵین بۆریژی بەڕێزان نزیکەی 10 تریلیۆن دینار لە لای حکوومەتی بەغداوە بۆ کە ئەمە پارەی خەڵکی کوردستانە بۆ هەرمی کوردستانە گەڕێتەوە دایانە ئۆپۆزیسیۆنەکان شتا دیدیاوایکەن کە ئەوان لە مەحکەمە سکالا لەسەر حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێم تومارەکەن ئایا گەل و ئەم 10 تریلیۆن دینارە بوو تا ئێستا لەلایەن حکوومەتی مرکزیەوە بۆ هەرێمی کوردستان سەرف نەکراوە کە بێگومان بودجە ملکی گشتیە بڵێ محەممەد لە چەم ماڵەوە لەگەڵمان کای محەممەد فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکیت باشی برا زۆر سپاس وڵی بڵێن دەربارەی بودجە بەڕاستی شتێکی زۆر ناخۆش شەوە 6 مانگە دوای کەوتووە هەمووی گرێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دێرە کێشەکە بڵێن بەڵێ منەوە زیاتر لە 2011 معاملەتم تەسویل کردووە بۆ سلفەی زەواج بڵێنەوە تا ئێستا وەرم نەگرتووە دوازدە مانگی بۆ مانگی شەشە تا ئێستا وەرم نەگرتووە بەڵێ بەڕاستی هەموو کێشەکە هەموو هینەکە گرێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش کارۆ لە شاری سلێمانی بەڵێ کارۆ فەرموو ئەلۆ کاتە باشگیان هەموو کاتێکت بەڕێزی گیان سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس بەنسبەت ئەم بەرنامەی جەناب چەوانە من یەک تێبینیم هەیە و هیچی کە دواخستنی بووجە لەلایەن حکوومەتی هەرێمەوە تەنها حیزبی دوو دەسەڵاتەکەیە
هیچ شتێکی کەیتیانە نە قسەی ئۆپۆزیسیۆن ئەخوانە قسەی هیچ کەسێک ناخوا لە وڵاتەیە تەنها دوو کەسی یەکەم ئەگەرە وتیان ئۆکەی هەموو شتێ ئۆکێ ئەگەر نەبوو نابێ ببوونیەتیشی نییە هیچ شتێک لە وڵاتەیە غێری ئەو دوانە نەبێ و ئەمەش تەنها کە ئەبینرێت تەنها مەشغوڵکردنی خەڵکە ئەوانەی کە دانیشتون ئێستا حاڵی حاضر بە سوورەکە ئەبینرێ ئەو کۆمەڵێک کەسن تەنانەت دەست هەڵبڕینێک و دانانەوەیەک و هیچی کە وەکو قوتابخانەیەک یاخو شتێکی لەو بابەتە دەرەکەوێ کەس ناخوا لە وڵاتەیە تەنها یەک کەس نەبێت لەسەرەوە و یەکێکی کەش لە خوارەوە زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ ڕاگوێس لە پیرەمەگرم بەڵێ ئێوارە باش بەڕێزم باشتر بۆ تۆ بەڵێ وەڵای من سەبارەت بە بودجەی کوردستان و هەڕەشەی خۆپیشاندان سەرەتا دەستخۆشی لە ئۆپۆزیسیۆنەکەم هەر لایانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتیش بزوتنەوەی گۆڕان بەڕاستی سەرماندیان کە ئەوان نوێنەری ڕاستەقینەی خەڵکن سەبارەت بە دواخستنی بودجە من ئەڵەن ئەمە دەسەڵاتە بودجەی دواخستە هەش دانەمانگە بودجەی دواخستە بە بیانیشی ینی هیچ بیانیوەک نییە بۆ دواخستنی بودجە ئەمە یەکەم ساڵیشیان نییە ئەم کارەکەن ئەمە چەند ساڵێکە ئەم کارەکەن ئەوان ئامادەن 30 میلیۆن دۆلار بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی تەرخان بکەن بەڵام ئامادە نین بودجەی خەڵک بۆ خەڵک تەرخان بکەن بەڵێ گایگرێگەس بەڕاستی دەستخۆشی لەو ڕۆژنامە نووس و چالاکوانی کۆمەڵی مەدەنیەکەم کە ڕەشەی خۆپیشاندانەکەم من یەکەم کەسم بۆ خۆپیشاندان یەکەم کەسم بێمە سەرشەقام خۆپیشاندان بکەم داوای مافی خۆم بکەم بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ هێژیان نەهاتە لە کوردستانê ji ber ku budce projeyasê budce nehatke pesendkirin û bi vê germatiya neqaşê li ser têtekirin evan bûçûnên di şef li Parlemanê Kurdistanê li ser fraksiyonên desalatê opozisyonê hin ji rojnamavan û çalakvanên civaka sivîl daxwazê dikin ku eger bi vî awayî budce derbas bibe xwepîşandanekî seranserî li Herêma Kurdistanê bi encam dan her wihayekî ji endamên fraksiyona goran jî li Parlemanê Kurdistanê Adnan Osman bû yekî ji malperên Kurdî dibêje ku ew goran piştevaniyê li vê xwepîşandanê dikin ku ew dibêje li Parlemanê Kurdistanê guhdarî nayetekirin ji ber ku li wê reya zorîna û kemî heye reya zorîna piraniye ew dikarin bûceyê pesend bikin beriya çandekê ji berêzan pêşandek yekî li seredanekânî Serokê Parlemanê Kurdistan bû lay Navşêra Mustafa Rêyxerê giştî bi zûnawî goran Serokê Parleman li lêdwanekî rojnamanûsî de way wit ke ew projeya yasaneyekê rahindî niştîmaniyan heye pêwîst e ku dengiyekî li ser bê li kateka ke projeya yasayê budce bêguman yekekê lew proje zor hezkiyaraneyî ke peywest e bi jiyanê giştî xelkî Kurdistanê we aya em li çarçoveyê rahindekî niştîmaniyê we gotûbêjekî firawanî niştîmaniya hemû fraksiyonekan li parlemana we bû destnîşankîna hemû kêmokasiyekan û çareserkirînê li parleman aya bem şêweyê em gotûbêje li ser budce berê çi berêzan بله سفین لدوکت گلمه یک سفین فرمو الو برو مرحبا سرچاوا باشی بابی بابا از باشم کرم که خمان با خدای اپوزیسیونال تشویش ذاتی دفع خلق و عالم همین محتل و گرفتار بودی بو لینا گرم بو ناراوستن یعنی همین سالا که دادید او تشویش خلافینم لی اپوزیسیون جی دبیجه و 6 ماه پاش کت یا بو یعنی اوج داخوازی دیکن حکومت بو 6 ماه پاش کت اونوری مالکی دزید چه تا بابو لگرن رجعن لگرن والله جریمه يعني فضا ربي در نمدا وبخاطر تا خدا جلت اش جاوم بله سپاس بسرن جاده جر چابیت جلال چومان آبرزن همو تنازعاتن چون زنجی خدا نشمدن بله که یک جلال فرم سرطا دست خوشی در مالکم لیکم گلک سپاس برزم باری که پراندن بوده يعني زورينا وكمينا لبرلماني كردستان من كان باشا قران او نيلة فر ام شتانا شتا بيكالك بلاي من بيكالك او شتي او لدوا لبروي دي ولاتا كمان ناشيرين كاتم بو اوي خلقك بلا يعني قران لخمي من لتكيا بلا خوب شاندانكم اي يتسنى فريت بكشتا بو كوركاني خويا بكشنادن كوركاني خلق بكشتادن بريهم داوات قدام برلمانانا اكم هر زارك كشتك لبرلمان ابو حرش خوب شاندان نكن كحرش خوب شاندان نكن كل خلق بكشتادن خويا بكشنادن با خويا بسننا او خوب شاندان انا يلا خولي بدايتك كسليماني او صدان 1000 نفر هذا وستر زاده بله وشيران مصطفى للايك ادانيه للايك تشجيرك بوتي بو اول كل خلق بكش دا برزم داوان كم بله که یک جلال سرنجی توش گیش پاس امید لچمچمالا و که امید فرمو
تۆ باش هەموو کاتێکت والله تەورەکەدان لەسەر بورجێ تەوەرەی زۆر جوانە والله ئەم حکوومەتە هەموو ساڵێوا لەم بورجەکە والله من بەنسبەت خۆمە من کابراایەکی فەقیر و دامام لە 2011 سلفەی ئەقارم ڕای کێشاوە قەسەم بەخوا 20 منت قەرزارم ئێوارە نەوێرم ڕۆماڵەتە و قەرزاری بە سیقەی ئەم حکوومەتە چکم خۆی سیقەی لەسەر خۆی نیە ناتوانێت بورجەکەت پەسەندکە و ئەم خەڵکە نەجادا بەڕاستی ئەم حکوومەتێکی زۆر گەندەڵە بە هیچ شوێنەکە قانجازی ئەم ملەتەیە نییە بەڵێ بەڕاستی حکوومەتی قەد وا نابێ قەد ملت ئەوە ناڕۆدەڕێەوە ئێمە قەد ئەم حکوومەتەمان نایە وەڵڵی بەبیلای من قڕێکیان وەکو خۆم ئامادەم بە هەموو شوێ خۆپشاندانکەم بە هەموو شێوەیەکی ئەم حکوومەت بەڵام ئەوانەڵێن فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان کێشە دروستەکە هەڕا دروستەکە لەسەرەوە کە پرۆژە یاسای بودجە هاتووتە پەرلەمانی کوردستان نایە لێ پەسەند بکرێ بۆی ئەم کێشانێکە توش تێکەوتووە چارەسەر بێ ئەوە بە هیچ شێوەیە ئەوان ئەو قسانە ئەوەکەن ئەوە هەمووی قسەی پڕۆپوشە ئەوان ئەمنە گەندەڵن زیان زۆرە بە هیچ شێوەیە تیر ناخۆر ئەیان ئەم بورجەی وەکو ساڵانی دروا لێ بکەن بەڕاستی ئەم حکوومەتە نازانم کەی تێرەخوا کەی چاوی لەم فەقیرا بێ بەڕاستی ئەم حکوومەتە حکوومەت نییە بە هیچ شێوەیە گوناح وەڵی ئەوەی دەنگ بەم حکوومەتەیشدا گوناحبارە بێ وەڵی هەتا ئەو ڕژەم کە ناقەرەکەەوە دەنگیشی بۆ نادەم وەڵی بەبیلە ئەمە گەندەڵام بەڵێ ئەوی سەرنجی تۆشە سوپاس تو شازادی سەرنجی خۆ چۆندا بڕی مامۆستا لە هەولێرە بابزانین مامۆستا چیاڵێ هەموو کاتێکن مامۆستا فەرموو زۆر سپاس بەڕاستی بەرنامەکە جوانە خۆش بێ سەرکەوتوو بن بەڵام من یەک ملاحەزە هەم بۆ ڕێستان جای لەسەر شتێک بابەتەکان قساکەم سوال کەسێک ئەدێ لەسەر هەر لێگەڕن نەیارە یان یاری حکوومەتە با قسەی خۆی بکە بەنسبەت بوجۆ من تاو پێسەوەکو خودی خۆم بە هیچ شێوەیەک فەرمان لێ بجا بەڵام یەکشتێک هەیە ئەم کات و ئەم ظروفەی ئێستای کوردستانی تایە زۆر بەلامەوە سەیرە یعنی من وەکو خۆم ناوم لە ناون فراکسیۆنی دەفتەکان بەڕاستی تۆ شت هەیە لە پەرلەمانە بەبیاننامە دەری بڕات ئەی معقولە کۆمەڵە شت هەیە بڕائەکەی ئەم بوجەکەی سەر قەلاتێ خسۆ 80 بۆ 90 لەبەروی خوا سودمەند نابنتیا یعنی هۆ کارەکە ئەم دوای ئەوەی یەکشتێکە لێرەدا یعنی تۆ تەماشاکە لە کێشەیەکی گەورە هەیە لە کوردستانە بەرامبەر حکوومەتی عراقی وەرن بۆ ئەبێت لەسەر پارە ئەو هەموو کێشە مەشاکیلە بنیتۆ بۆ نایی موقفێکی ڕوونی خۆت بنێنی بەرامبەر بە حکوومەتی عراقی بەڵام پێت وایە کاک مامۆستا پێت وایە هەموو پرسە گرنگەکان ئەساسیەکانی کوردستان هەمووی پەراوێز بخڕێ پشتگوێ بخڕێ بۆ کێشەیەک لەگەڵ بەغدایە بۆ جێکە پەیوەستە بە ژیانی خەڵکی کوردستانەوە سلفەی عقاری سلفەی زەواج بازار پرۆژەکان ماوەزف دامەزراندن هەمووی لەسەر بجێ پێت وایە ئەمە پەراوێز بخڕێ بۆ کێشەی لەگەڵ مالیکە کە ئێستاش ڕۆژنامەنووسەکان و بەرپرسەکان باسەوایکەن کە کێشەکەش بەرەو چارەسەر ئەڕوا لەگەڵ ئەوە نیم برای بەڕێزم زانی چۆن طبعا كان لقى الاولاني بلاش كيليرك ازاني شلون راسا بوجا اجهرت مكوريكيه اجر روش تيج باب يعني ما شاء الله كم مكوركان شان كان بلن ايما لبري موقفي كردستان كولي كردستان او هاي ايما دنجي في نادين باب رابوجي بلان نكشتو هرش خمشان داكي توا كاكا حلمي اوبريشن كاكا او خلكاني كوا داوي خمشان دانك يعني ايه خطانيه لدي انا سنجري بيش خمشان دان يكوري خلق بكشدان بالك اي امام استاذ اوليروا بله ازانم امانه كيف الشعور انا ازول برامج ملتا ام ملتا قد انا صار كاكا سن الرشي بله امام استاذ قال سوباسا كاين امام استاذ سرنجي تو جيش بەرزان پێمان باشە لەبەرەوە زەختێکی زۆر لەسەر هێلەکان ئێمەیە هەموو کەسێک هەموو بارێزێک پەیوەندی بکە ئەگەر بە کورتی سەرنجی خۆتان نیشان بدەن بۆ ئەوەی هەمووتان مافی بەشداریتان بە هەموو بچونە جیاوازەکانتان نەبێ بە بەرنامەکەدا بەڵێ سیروان لە دیبەگە کاک سیروان فەرموو کاک سیروان بەڵێ ئەو کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت زۆر سپاس تەوەرەکە بەنسبەت بودجەی هەرێمی کوردستانە وانە بەڵێ بەڵێ باشە دەستا خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەشەوەتان لێت بەڵام بەنسبەت بوجە یعنی چەند زۆرێکی هەیە بوجە بە یەکسانی سەیرەکەی تۆ بە یەکسانی تەوزیح ناکرێ بوجەکان مەسەلەن زۆرینەی بوجە بۆ شتێک تەرخان دەکرێت کە شتەکە هیچ باوی نییە لە کوردستان مەسەلەن مەکوو دڵ من پێشمەرگەم بۆ مەسەلەن بۆ دلوبەرێک دابینەکرێت بەڵام کاتێکدا دلوبەرگ وەرناگرین ئێمە ئەو پارەیە چێوە دەڕوە بۆ چێ دەستی یعنی بەو فێڵە دەیخۆن بەڕاستی ئەو پارەیەگەر ئەو داهاتە لە کوردستانی سەرف کرێ شتێکی باشە بەڵام دەڕوا بۆ دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات کاری پێ دەکەن لە ناو وڵاتەکەی خۆمان کاری پێ ناکەن یعنی سەیر دەکەی ئەو بودجەیە نیوەی ئەم بودجەیە بە نووسراوی شتێکدا سەرف دەکرێت بەڵام لەو شتەش سەرف ناکرێت دەزن و دەیخۆن بەو فێڵە
یعنی سیرکە هەموو بە پرتوفێڵ شتەکان دەکەن بەڕاستی پێم وایە یعنی ئەم زۆرە بەرنامانە شتێکی چاکە بەڵام جێمان لێ ڕاناگرن دەستخۆشیتان لێ دەکەن. بەڵێ کای سیروان سپاس بۆ سەرنجی تۆش کاردوو لە شاری سلێمانی. بەڵێ کای کاردوو کاردوو دیارە کای کاردوو لەسەر هێلی پەیوەندی نییە. بەڕێزان دوایەم ناوبەرە لەسەر هەمان تەوەر بەردەوامەبێ. سەڵاو بەڕێزان لەسەر هەمان تەوەر ئومێد مامۆستا سەید عەلێ من نازانم ئەمە بودجەی ساڵی چەندە لەوانەیە لەبەرەوە بێ کەمە 6 مانگە زیاتر لەسەر کاتی یاسەکەی خۆیان دەرباز بووە. هەروەها لاڤە سلێمانی ئاڵێ سەبارەت بەڕەوشی دیارە دەستخۆشی لە تەوەرەکەمانکە سوپاس بۆ سەرنجی. هەروەها ناسر لۆتاری ئاڵێ منیش لەگەلەوە دەم خۆ پیشاندانی گەورە بگرێت هەتا قوربانیشی لێ بکەوتەوە خۆی ئاڵێ مە سەرنجی خۆیان بێگومان. بەڵێ بەڕێزان ژووری ئابووری بزوونەوەی گۆڕان راپۆرتێ لەسەر ناوەڕۆکی بودجێ ئەم ساڵ بەڵاوکەوتە پێمان باشە هەندێکی لەو داتایانەکرد لە ناو راپۆرتەکەیە وەکو بەرچاوڕوونی بووەوە بخۆینەوە. بەپێی راپۆرتی حکوومەتی هەرێم بۆ ڕابواردنی فەرمی ئەلتەرفیه ڕسمی بۆ ساڵی 2012 بڕی 25 ملیار و 423 میلیۆن دینار تەرخان کراوە لە کاتێکە لە 6 مانگی یەکەمی 2011 تەنها 10 ملیار و 44 میلیۆن دینار تەرخان کراوە. بەڵێ کایک ئەحمەدمان لەگەلە لە هەڵەبجە. بەڵێ کایک ئەحمەد ئەم کاتێ باش هەموو کاتێکت بەڕێز یان وەڵای منیش ئەم ئەپارەم ڕاکێشەوە بۆ ماوەی 8 مانگە. بەڵێ سپەتمەتریشە بۆ 10 ملیۆنە ئیتر نازانم حکوومەتە 10 ملیۆنی نییە بماناتێ یان بۆی چیوا دوای خستووە. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش حاجی لە شاری سلێمانی. کاک حاجی فەرموو. والله من نامێ زۆر بوجە قسە بکەم چونکە بە تەکید گومان لەوەیان نییە کە بودجەی هەرێمی کوردستان ناشەفافێت و با بڵێن بەڕاستی زۆر ناڕاستی تایە زۆر نەعەدالەتی تایە نەعەدالەتێکە لە عەقڵ بەدەرە بەڕاستی لە قیاسی شەیدان بەدەرە بەڕاستی زۆر بەداخەوە. بەڵام من تەنیا دوو قسەمەیە نەریتێکی کوردەواری هەیە لەناو خۆمانە کوردایم بە مناڵەکانی وتووە بڕۆ کەسابەت بکە کوڕم یەکشت حیبەیتر هیچ شتێ عیب نییە ناوی دزیە. نازانم ئەو ئەندە پەرلەمانانە کە دانیشتنیسە ناو پەرلەمانە چی ویژدانێکیان هەیە کە ئەوە قبوڵەکەن کە دزی لەو میلەتە ئاکری و جواب دایەنەوە لە ئەنی مندا پەرلەمانەیە ساڵێک لەسەر کورسیە دانیشتە تەنیا یەک وشەی نەوتووە یەک وشە. نازانەوە چۆن بەشەرەکە چۆن ویژدانێکی دایە بەڕاستی جێی داخە. دووەم شتیشم بۆ مامۆستا لە هەولێر و بۆ کاک مستەفا لە دۆک ئەڵێ با خەڵەنەیەتە سەرجادا کوڕی خەڵکە کوژرێ یعنی ئەوانە حکوومەتی خۆمانە بە میلەت کوش حسابەکەن بەداخەوە. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش شوان لە گەرمیان. ئەلو بەڵێ کای شوان چ حاڵە کاکە کارباشی؟ گەلێک سپاسم باشم فەرموو. سپاس مەمنون. بەنسبەت بجەوە کاکە کارباشە گۆڕان و حزبی ئۆپۆزیسیۆن بۆچی بجەوە دەگرن لە حکوومەت؟ ئەقل وایە بجەوە نەگرن. هەر ئەوانیش بوونەتەوەی ئەوەی کە بودجە تاخیر بێت نەیە لە خەڵکی کوردستان ئیسفادە لەو بودجەیە بکە. بەڵام بزوونەوەی گۆران حکوومەت تۆمەتبارە کە وەزارەتی پلاندان و داڕایی کەمە 6 مانگە تاخیر کراوە بێگومان بەرپرسانی ئەو پارتیانەیە کە حکوومەتیشیان پێکەنەوە بزوونەوەی گۆران تۆمەتبارەکەن بەوەی کە نایە لێ پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانە تەزدیق بکرێت تێپەر بکرێت. بەڵێ باشە بۆ 500 ملیۆن وەرەگرن باوەری نەگرن با بجەوە نەگرن بۆ بجەوە دەگرن لە حکوومەت ئەو کاتە با بجەوە نەگرن جا دەڵێن ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنی چی هەمویان بۆ خۆیان وا دەکەن دەیانەوێ خەڵکی بۆ خۆیان ڕاگەشن بڵێن ئێمە دیفاع لە حەقی خەڵکی دەکەن بەڵام لە بنەڕە تاوانیە بۆ بەرژەوەندی خۆیانە بۆ ئەوەیە داهەنگرانی خۆیان زیادکەن تەنها لە بەرەوە هیچی تر نییە. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش هونەر لە هەولێر. کاک هونەر فەرموو. دەستخۆشتان بەڵێ کاک هونەر دەستخۆشی لە بەناوەکەتان دەکەین. زۆر سپاس. تەوەرەکمان ئەویش بەس بزانین الفەی زەوادی لە بەغدا لۆ 12 ملیۆن لۆ لە هەولێر 5 ملیۆن تەوزا دەکرێت. ئەویش هەر پەیوەستە بە بودجەوە. بەڵێ یعنی بزانین خلالی و 7 ملیۆنە چێوە دەچێت. بەڵێ کاک هونەر بێگومان بەرچەوی پرسی تۆ لەلایەن بەرپرسانی وەزارەتی دارایی سوپاس پەیوەندیکەت محەممەد لە شاری بەغدا. بەڵێ کای محەممەد هەموو کاتێکت. والله ئەو برادر لەو پێش تەلەفۆنێکی وتی نازانم بە مناڵی وتیوانە هەموو شتێ بکەن بۆ دزیبین ماکەڵەمان دزیەکەیشان کردو بەس مینەکەیان ماوە لەگەڵ ڕێزماوە بەرنامەکە
نەعەدالەتی ئەمانە گەستۆ شوێنێک ئێستا ئێمە لە شوێنێکی غەریبیە لەو شوێنەی کە مالکی محارەبەی ئێمەکە ئێستا ئێمەمانجاتۆ لێرەوە محارەبە ئەکەین لە بەغاوە یعنی دزیەکە وای لێ هاتووە قومیت نەماوە بیر لەوەکەیتەوە چۆن ئەمانە فەضحکەیت. بەڵێ گای محەممەد سوپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان تەورێمە ئیرۆ لەسەر بۆجەیە بۆجە دنها لە پەرلەمانی کوردستانەیە فراکسیۆنێن ئۆپۆزیسیۆنێ دەسەڵاتەیە گوتوبێژێکی گەرم لەسەر پرۆژە دەکەن و گەلێکیشانە بوجە بوجەیەکی پڕ لە ڤاڵاهیە و پڕ لە گەندەڵی و پڕ لە کێموکاسی تۆمەتبار دەکەن و ئالیێندنجی بێگومان بۆ چۆنەبەر پێچەوان هەیە. بەڵێ سۆران لە قەلاتزێ بابزانی سەرنجی بەڕێزیان. بەڵێ کاک سۆران فەرموو. هەموو کاتێکت پێشەکی دەستخۆشی تەوەرەکەتان لێکەم. زۆر سپاس. دەستخۆشی لەلایەنی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی لیستی گۆڕان داواکارم لەو لیستانی تریش کە هەمویان یەکدەنگ بن باو بوجەیەکی تر بە فیڕۆ نەڕوا خوێنی پێشمەرگە بە فیڕۆ نەڕوا. کاکێ سۆرانەکە لە بە تەلەفۆن جێ لەمە بگیری نەک بە تەلەڤیزیۆن لەبەرەوە کاتمان زۆر ئەڕوا. بەڵێ بەڵێ بەینەکە ژۆم نینە بەزەوە قساکەم قسەی خۆمەکەم و دەستخۆشتان لێکەم هیوادارم بەڵێ دەنگ لیستی گۆڕانەوە و هەر سەرکەوتوو بن ئەوەی کە بەکەر و تەسەری قساکەوە معاشەکەی 2 میلیۆنە باچەسی معاشی پێشمەرگەکە. بەڵێ کاک سۆران بەڵێ دەستان خۆش دەستان خۆش. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش هەژار لە بەردەڕاش. کاک هەژار فەرموو. السلام عليكم. عليكم السلام. كاك دەستخۆشی بەڕامەکەتان هەبەتەم. سوپاس. زۆر مەمنون سپاسان لەکەمش. فەرموو. کێشەی بۆ جەوە کاکە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو کێشەی حەفار و زەواجی برات پێشەوەی بوجە سەرم بکرێت. بەڕاستی کێشەشی زۆر گەورەتاژیە بەنسبەت فلشەی زەواج و فلشەی عەفاری. هیوادارین لە حکوومەتی هەرێم پێش ئەوەی بوجە سەرم بکرێت پارەی ئەو دوو بەرنامەیەژەیەتی لە فلشەی زەواج و عەفاری. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ کاکی هەژار هیوادارم بۆ حکوومەت سەرنجی تۆ گەیشتە بێ. بەڵێ هێرش لە هەولێرەوە. کاکێرش فەرموو. وارە باش باشتر بۆ تۆ. بەرز دەستخۆشتان لێکەم بەرنامەکەی. زۆر سپاس. من پێشەم شتێکی وەنەبی دیفاع لە حکوومەت و لەو ئەس بە دەسەڵاتانە بکەم بەڵام حەزم لێ چەند تێبینیەکی بکەم. فەرموو. بەنز لە بوجە حەقی باز و ئۆپۆزیسیۆن 6 مانگ پێش ئێستا کە شەقیان لە تەختەی پێشدا بیان گوت با بوجە بۆ تاخیر بیتن لۆ تاخیر بی لێ پێچینەوە لەگەر حکومەت جوانەک ئێستاکە تاخیر بکەن لە زەرەری ملەتدایە حتا تاخیر بی لە زەرەری خەڵکدا لەبەرەی بازارەکە ڕادەوەستی خەڵک زەرەرمەند دەبیتن بەنسبەت ئەوەی کە چەند پارەکە ئۆپۆزیسیۆن دەیگۆ با سەرۆکی حکوومەت دەست لە کار بچێشتەوە بۆی ناتوانیتن ئەوەی بکاتن بەڵام ئەو سارەکە دەرێت سەرۆکی پەرلەمان و وەزیری دارایی ئەوە نزیک بوونەوەی هەڵبژاردنە چەند مەسلحەتێک و ئەوەی سیاسی هەروەها مەسەلەی بەهەدەردانی بودجە ئۆپۆزیسیۆنیش تێدا بەشدارە لۆ نمونە زەمانی دکتۆر بەرهەمی مەکۆی گۆڕان لە هەولێر سوتا ئەو کاتە دکتۆر بەرهەم گوتی ناتوانین پارە سەرف بکەین لەبەرەوەی پارەی خەڵکە لە حکوومەت بەڵام حکوومەت گۆڕا پارە سەرف کرا لۆ هیچ دەنگ نەبوو هیچ نەگۆڕا لۆ ئەو کاتە نێگۆ باشەوە. بەڵێ کاکێرش بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش ئەمین لە سەی ساغ. کاک ئەمین فەرموو. ئێوارە باش بەڕێز باشتر. وەڵی بەڕێزیان سەبارەت بە بوجە من وەکو خۆم ئەڵێم ئەمێکی دیوپارتیە بەرنامەیەکیان دروست کردووە ئائیزە ماس لەسەر ئەزاخوا بەسپێتی دروست کردووە ئایسا بی بە لەوێ ئەڵەن بەخوا ڕەشە دواتر بەڕێزیان سەبارە بە بوجە باشخەڵ بۆ بێژدانە قسەکە وڵی تا ئۆپۆزیسیۆن نەبوو ئێمە نەمازانین پەرلەمان چی و بوجە چی و پارە چیە ئەو پەرلەمانەوە کە ڕسمیاندا دروستەکە وەڵا ناو خەڵکی بیران ئیسا بەس نییە تۆ دەنگە دەنگی یا گەمە لە بازشێ با بەخۆ ئەگەر ئەوان درۆگەن ئێم تەنکەرە نۆدانە خۆ من ڕازێتی بووم خەڵکە بێژدان و قسە ناکە. بەڵێ کاک ئەمین سوپاس بۆ سەرنجی تۆش دەروێش لە هەولێرەوە. کای دەروێش فەرموو. ئەو کاتت باش برازیان هەموو کاتێکت دەستخۆشیتان لێکەم. زۆر سپاس.
یاخوا هەیە وەکو ئێستا کە بینم ڕاستگۆیی بێتن ئەو کەناڵەمان زۆر سپاس چاوی ئەوانە شوێر بێت کە هەڕەشە لە کاکەی ساحەبی ناویاکەن بەڵێ کای دەروێش کاکە من ئەوێم بەس تەنها ئەوەندا پرسم لە پەرلەمانە بەڕێزەکەمان تاخیر لەگەڵ حکومەت و دەسەڵاتە تاخیرکردنی 8 مانگی بودجە لە سەرچی ئەگەر گوایە شتێکی تیانە بێتن دوای پاشی ئەوە دەستخۆشی و دەست و چاوی ئەو برادرانە ماتەکەم کە لە مافی ملت هاتێتەوە تا لە پەرلەمان شەڕی لەگەڵەکەن شەڕیە دەستە و یەخەیەوە لەگەڵ یەکەن و داواش لەو پەرلەمانتارانەکەم کەوە ئەیانەیە بودجە وا تێپەڕێنن و مافی ملت بخۆنەوە بکۆن تۆزە وجدانی خۆیان وجدانیان بە ئاسوودە بێتن بە ئەوەندە بەس لێیان خواردووەتەوە و تێر بوون هەیە ئەوی ناخنە ناو پەرلەمانە نانی شەوی بنەبوو بخوای ساکەولە با وجدانی خۆی محاسبە بکات تێ نەپەڕێنە ناوانە زۆر عیبە بۆ ئەوانە بەڵێ سپاس بۆ پەیوەندێکەشت ئەوات لە سێمەی لە دیێلمەیە کاکەوات کەرمکە تەیات چۆنی باشی ئەم باشین سپاس بێ زەحمەت سەوارەت پرسیارەوە بەڵێ کەرمکە بۆ نسبەت بۆ وی پوچە یعنی بۆ پارەی شارەتکردنی بۆ خەڵکی هەرێمی کوردستانی بەڵێ بۆ پەرلەماندارێت مە یعنی تو بژی پارەی ما بۆچی هەر پەرلەمانێک دارێمە بۆچی سوپەرمارکێت ئاواناکێت چی هاش فەقیری هەیە وەڵڵا بەشەری هاش فەقیرینە ئەها بەڵێ خودی ئەمە پێشمەرگاتی کرد خودی هەشخۆیە خودی هەشخۆی يعني فقير هر فقير ومسؤول هر مسؤول وزنجين هر زنجينه بله کاکەوات سپاس بۆ سەرنجاتە بێگومان لە دێر زەمان هەیەنها ئەف جیاوازیە طبقی دناوە هەموو مجتەمەعاندا بۆ زەنگین فەقیر دەسەڵاتدار مەزلوم زاڵم ئەvێت هەموو جوواکان سەردەمێنکە بن هەیەنها هەبوونە بەلێ گەلێ سپاس بۆ سەرنجات هەرچاوبیت هاوکار لە شاری سلێمانی کاک هاوکار فەرموو دیارە لەسەر هێل نەماوای گەرمیان لە گەرمیانەوە ئەم کاتم باشە بەڕێزیان هەموو کاتێکت کای گەرمیان پێم وایە گەرمیانیش ئێستا زۆر گەرمەوانیە ئارە وەڵا هەست و داین بەڵێ فەرموو وەڵی بەڕێزیان من ئەمێ لەسەر ئەم بجێ قسە بکەم نازانم کۆمەڵی خەڵک هەیە پشگیری لە ئەمانە ئەکات کە ئایا ئۆپۆزیسیۆن نایهێڵێ ئەم بجە لە پەرلەمان دەربچێت و نازانم چی یعنی نازانم ئەم خەڵکانە لەوانەیە نوێژ بکەن لەوانەیە ڕوو بکەن لەخوا بقناعتي من هر كسي تشكيلي لك دليل تجيب بك او كسي كذا بجدار وقت شو ايدي كناك نازل ايش يكون رخراوخاني كوملكاي مدني كون رجنامه نوسان يعني روشن بيران رجنامه نوسان رخراوخاني كوملكاي مدني شيء اكن هم روجه التلفزيون ودا عن شنو قصير زلزل اكن وقايا وهاو يما وهاي شيء اكن بونار جنس الشقان شيء اكن ايش كان انت من كناكم يعني او كساني كلا التلفزيون كي جو تشكيلي لە حکوومەتە کات و کەگوایە کای گەرمیان پێت وایە خۆ پیشاندان وەکو بیبینیم ماڵە ساڵی ڕابردوش خۆ پیشاندان کەرا و چەندی خۆیاندۆ و چەند ئالوزی شتێککەوتە پێت وایە خۆ پیشاندان بتوانێت ئەم ڕەوشە چارەسەر بکان هۆلی پەرلەمان هەیە بە ئازادی گوتوبێش لەسەر ناوەڕۆکی بودجە بکرێ آخر بەڕێزیان ئاقینا یاڵە دەی خۆ پیشاندان نەکەی چی بکەیت یعنی چی بکەیت یاڵە دەی تۆ ڕێگەکە پێ بڵێ ئەوەتانێت لە پەرلەمانە قسە لەسەر بودجەکەن ئەڵێن ئەمانە ناهێڵن بودجە لە پەرلەمان دەربچێت يعني هر رجال سياسي اصلا قانون لم ولاتا دولينيه اصلا والله كاي جرميان بتخوا بوسه باقي اخر من هو تليفون نقرب السلام عليكم اخو حافظ بله بس خلي سرالي بيواندي هيك يارمتي اوانيش بدي اما يقصد بكم نازل يعني امانه يقصى امانه يعني يقصد تشكيل الاتصالات بكن يعني اوان بتماي اوان كاتصالات دەست خۆشیانی دەسەڵات وەفای بۆ خوێنی شەهیدان و بۆ پێشمەرگەی جێرین و بۆ کیمیابارانی هەڵەنجە و بەڵێ کای گەرمیان دیارەکانمان زۆر کەماوە سەرنجی بگەیت کۆمەڵێ ماسا و چی کۆمەڵە چون کاو خۆن ئایانەیە لەسەر ئەم دەسەڵاتە پشتگیریان لێ بکەن عیب بکەن لە خۆیان زۆر بەڵێ کای گەرمیان ئەو سەرنجی تۆیە سوپاس کاتمان زۆر کەمەوە و خەڵکیش لەسەری پەیوەندیە باوکی بڵند لاولێرەوە باوکی بڵند دەکرد بە کورتی فەرموو کاکەم کاتە خۆشی لێ دەکەنەوە بەرنامەکەت باقەت بەرنامەیەکی جوانە زۆر سپاس من داواکارم لە ئۆپۆزیسیۆن بەعام ئەنی ئەگەر بێت و ئێستا ئەوان زۆری نەبوونایە ئەنی کەمینە ئەوەی کرا بۆ بابەتە ڕفعلیانە بوو ئەوە دووهەم ئەوە مالیکی ئەوە بۆ 6 مانگە چێل لەگەڵ کوردستاندا
يعني هەموو شتێکی بەکارهێنا با ڕۆژێک لە ڕۆژان بیاندا خەڵکینا وەرنە سەر جادە با پشتی سەرۆک بەرزانی دەکەین لە بەراتی لەوەی بێنە سەر جادە و هەڵوێسێ بەرامبەر مالکی بنوێنن يعني تا ئێستا ئەمزەندا پەرلەمانەکەی بستنەوەی گۆڕان ڕێزم هەیەیان تا ئێستا ئیمزایان نەکردوان ئێمە بۆ لەسەر بردی ناو خۆ ماڵی خۆمان لەسەر ناو ماڵی خۆمان ئەو شەش و ئازاوە دنینەوە با ڕۆژێ لە ڕۆژان بڵێن من تا ئێستا موچەخۆرش نیم لە حکومەت بەڵێ باوکی بڵند باوکی بڵند داوای لەبەری نەکەم پاڵپشتی قسەکانی سەرۆک بەرزانی بکەین بەڵێ کاتمان زۆر کەمەوە کاکەینی لەو لێرە دوا پەیوەندێک کرد زۆر بە کورتی پەرێز ئێوارە باش باشتر بەڵێ کاکەینی ئەگەر بە کورتی کاتمان زۆر کەمەوە تکایە کات وەڵی کاکەژان کاکەینی ئەگەر بە تەلەفۆن جێ لەمە بگرێنێک بە تەلەڤیزیۆن تکایە بەڵێ گۆڕان نەبایە چێ دەزانی بوزە چییە چێ دەیزانی داهات چییە چێ دەیزانی سنووری ئیبراهیم خەلیلی چییە چێ دەیزانی ملەتەکە ئەو ملەتە پێویستی بەچییە هەتا ئێستاکەوان بەس ساری لەسەر گلۆگۆڕۆژەی دارێن ئەم دوو سەرکردە بەڵێ کاکەینی لەو لێرەوە سوپاس پەیوەندەکەت داوای لەبووری نەکەن گەرەکاتمان زۆر کەمەوە ئیسماعیل کوردستانی بەڕێزان لەسەر تۆری کوماڵەتی ئەنووسێ داوا لە هەموو وڵاتیە دەکەم داوا لەخوا بکەن بەلکو ئەم ساڵە ببێتە 24 مانگ تا کەمێک هاوڵاتیان بتوانن سول لەم بودجە وەربگرن وەکو خۆی ئاڵێ بەڕێزان دنابا نیقاشە ئەو هاوڵاتیان بەڕێز و تەلەفۆن کردی پەیوەندی کردی لەسەر بودجەی بێگومان ناڕین و سەرنجێن جیاواز هەبوون هۆنجێک کاچاو هەڵدەسەنگین بەڕێزان بەڵێ حیا سەبەی دەتەوەرەکی گەرمتر دەست خزمەتەوە دەبین هەر شاد و بەختەوەر بن